بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەمڕۆ کۆبوونەوەی فراوانی مەڵبەند بوو لەگەڵ سەرجەم کادیرانی سنووری مەڵبەند کە لە سەرجەم ئۆرگانەکە پێکاتە بوون لەم کۆبوونەوەیدا بەخستی هەموو بابەتەکانی ئەم ئەوەی کە ئێستا هەن پرسە گرنگەکان خانە تاوەتی و باسەوە و بەرچاوی سەرجەم کادیران ڕەوشن کرا لەو پرسە سیاسانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە کە دەگوزارێن کە هەرێمی کوردستان بە وەزعیشی ناخۆداتی ئەپەڕێت و باسکردنی سەرجەم ئەو کار و ئیشانە بوو کە پێویستە مەڵبەند بیکات لەم سنوورەدا ئەمانەی کە گرنگن بەتایبەت پرسی پەروەەردە پرسی پێگەیاندنی کادیر پرسێکی زۆر گەرم بوو کە زۆرترین قسە و باسی لەخۆ گرت و بەرنامەدا دەبێت چۆن کادیرانمان لەم سنوورە پێ بگەینین و چۆن بە بەرچاویان ڕەوشنکەین لە داهاتوودا کە بتوانن بە شێوەیەکی چاکتر و باشتر کاری کۆمەڵ لەم سنوورە ڕاپەڕین.